انفجار بغوێڕان. ڕووداوەکانی گرتوخانەی حەسەکە لە ڕۆژئاوای کوردستان جارێکی دیکە سەرنجی نێوەندە نێوەخۆیی و جیهانیەکانی بردەوە سەر بەهێزبوون و دەرکەوتنەوەی داعش. دەرکەوتنەوەیەک کە ڕەنگە مەترسی جددی بۆ سەر ئاسایشی ناوچەکە بەگشتی و لە نێویشیاندا هەرێمی کوردستان دروست بکات. ئەمەش لە کاتێکدایە هێرشە غافڵگیرانەکەی داعش لە سنوورەکانی هەرێمی کوردستان و بۆ سەرهێزەکانی پێشمەرگە ناوبەناو دووبارە دەبنەوە. چاودێرانی سیاسیش بە دووری نازانن دەرکەوتنەوەی ئەمجارەی داعش بە تاکتیک و ستراتیژی نوێ و سەربازیەوە پلانێکی داڕێژراوی نێودەوڵەتی و ئیقلیمی لە پشتەوە بێت. تاسیری هەیە بۆ عێراق و بۆ کوردستانیش و هەر داعش خۆشی کۆتایی ناهاتەوە. خۆتان نەزان وەختی خۆی شەڕیان لەگە کردن لە مووسڵ و لەوانە کۆتاییان هەر لە ڕقەومەقە، بەڵام خەڵقیان ماوە پارتیزانی و ئەوانی و نییە هێرشەکەن و شتانیان ماوە. تورکیا سوودیان زۆر لێوەرەگێ و هاوکاریشیانەکە حتا لەو شەڕی کە لە حەسەکە بووە لە بەندیخانەکە بە پێی معلومات لە عینی وەختا تورکیا زۆر قەسف و لێدان و ئەوانەی کردووە لە عینی وەختا دەوان و ئەڵێن سێکوشتیشیان لە تورکیا بواتەوە بە دزیەوە. ینی لەبەرەوە تورکیا دەوڵەتێکە کە هێشتا دژیان نییە زۆر. لای خۆشیەوە ئەندامێکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان پێی وایە دەبێت هێزەکانی پێشمەرگە لە حاڵەتی ئامادەباشیدا بن. هەڵاتنی ئەو چەکدارانەی داعشیش بە مەترسی جددی دەزانێت بۆ سەر هەرێمی کوردستان. پێشی وایە پلانێکی مەترسیدار لە پشتی هەڵهاتنیانەوە هەیە. مەترسی بۆ سەر کوردستان هەیە، بۆ سەر حکوومەتی عێراقی هەیە، بۆیە پێویست دەکە حکوومەتی عێراقیش ڕاستی ئەوانیش بکەونە خۆ و گرنگی بە و پێشهاتە نوێ بدەن. 6 مانگ پێش ئێستا ئەو بەرنامەیە لە گۆڕێ بووە بە بەرنامە و پلانێکی تۆکمە جێبەجێکرایە. ئەوڕۆ چوارەمین ڕۆژە پێم وابی شەڕ بەردەوامە لە وێران و منتیقەی حەسەکە و ئەوانە. ئەوڕۆ بەیانی هێزەکانی سووریای دموکرات هەسەدا بڵین منعەتە جەوری پێ دەڵێن ڕایگەیاندی لەو شارە. وەکو ئەوەی هێزەکانی سووریای دیموکرات ڕایانگەیاندووە پلانی هەڵاتنی بە کۆمەڵی زیندانیانی داعش لە گرتوخانەی غوێران لە حەسەکە شکست پێهێنراوە، بەڵام ئەوەی مەزندە ناکرێت هەنگاوەکانی داهاتوو پلانی نوێی ئەو ڕێکخراوەیە کە زۆرێک لە ئاگایانی سیاسی لەو باوەڕەدان ڕێکخراوەکە کارتێکی فشاری هەواڵگری وڵاتانی زلهێز و هەرێمایەتیە و هەر جارە و گۆڕەپانێک و جێبەجێکردنی نەخشەکانیان لە ڕێگەی ئەو ڕێکخراوەوە هەڵدەبژێرن. هەرێمی کوردستانیش بەشێکە لەو جوگرافیایەی چاوی تەماحی هەرێمایەتی لەسەرا. بە گوێرەی زانیاریەکانیش نزیک بە 5,000 چەکداری داعش لەو زیندانەدان و بە گوێرەی ڕاگەیاندراوێکی یەکشەمەی هەسەدەش لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا 175 ئەندام و چەکداری داعش کوژراون.